لا سرم پرسا سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەستۆدیۆی سنتەر لەگەڵما کاک سیپان بەخێر بێیت بۆ ئەستۆدیۆی کوردستان 24 بینیمان ئەمڕۆ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بە سەردانێک گەیشتە بەغدا و ژمارەیەک دیدار و کۆبوونەوەی بێت تا ئێستا دوو کۆبوونەوەی ئەنجامداوە لەگەڵ ڕاوێژکاری ئاسایش نیشتیمانی عێراق هەروەها سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی حالیان لە کۆبوونەوەن ماوەی کاتژمێرێکە لە کۆبوونەوەن پێت وایە ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک کە بێتە دەواازەیەک بۆ چارەسەرکردنی و کێشە و گرفتانەی لە نێوان هەولێر و بەغدا هەیە. بەڵێ ئەم کاتتان باش سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستیش ئەمڕۆ جەنابی سەرۆک وەزیران سەردانێکی زۆر گرنگی لە کاتێکی حەساسدا بۆ بەغدا ئەنجامدا. ئێمە پێمان وایە سەردانەکانی جەنابی سەرۆک وەزیران هەمیشە دەستکەوتیان هەبووە و خاڵی گۆڕانکاری بوون لە پەیوەندیەکان لەگەڵ عێراقدا چونکە لە زۆربەی بابەتەکاندا ئەو ئیرادە سەپێنیەی کە لە بەغداوە هەبووە شخصی جەنابی سەرۆک وەزیران وەک سەرۆک وەزیرانی خۆڕاگر بربەست بووە لە بەردەم جێبەجێکردنی ئەجیندای خۆسەپێنەکان لە بەغداوە بۆیە هەر جەنابیان ئەو ڕقەمە بەهێزەیە لەو معادلەی مەوزوعی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا کە هیچ کات ناچێتە ژێرباری فەرزکردنی ئیرادەوە هەر جەنابیشیانە دەتوانێت کێشەکان چارەسەر بکات لە بەغدا بە هەبوونی چەندین ئۆپشن ئەوەی کە سەرکردەیەکی گەورەی وەکو بەڕێز کاک مەسرور جیا ئەکاتەوە لە زۆرێک لە سەرکردەکانی تر ئەوەیە هیچ جا تەنها یەک خیار یان دوو یان سێ لە بەردەستان نیە عادەتەن ئۆپشنەکانی زیاترن لەوەی کە هەر کەسێک دەتوانێت تەوەقع بکە یعنی کورت و مختصەلەکەی ناومیدبوون نییە خۆ بەدەستەوە دانیش نییە ئەگەر بێت و حاڵە ئەی اختیاری ئەی یان اختیاری بی یان سی هیچیان جواب نەدەوە دەیان اختیاری تر دێنێتە ئاراوە بەڵام لە چوارچێوەی دەستوردا بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا. زۆر باشە. چەند جارێک خودی سەرۆک وەزیران ئاماژەی بۆ کردو کە پەیوەندیی باشیان لەگەڵ سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی هەیە و هەماهەنگی باش لە نێوانیانە هەیە. بۆچی ئەم پەیوەندیە باشە و ئەم هەماهەنگە باشە نەیتوانیوە تا ئێستا چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بکە هۆکار چی هۆکاری تر لە پشت ئەمە هەیە؟ حتمما بەڕێز محەممەد شیع سوودانی ڕۆڵێکی باشی گێڕاوە لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا لە زۆربەی بابەتەکانە بیرکردنەوەیەکی ئیجابی هەیە لە چوارچەوەی دەستورەوە دەڕوانێتە کێشە هەلپسێردراوەکانی نێوان هەردوو تەرەف بەڵام دەبێت ئێمە واقعێک لە بیر نەکەین لە عێراقدا چەندین دەسەڵات هەیە هەمویان بەیەکەوە دەسەڵاتەکان دابەش کراون ڕاستە تەنفیزی بەڕێز سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و باڵاترین دەسەڵاتی تەنفیزیە لە عێراقدا بەڵام وەزیرەکانیش هەن کە لە ئەحزابی جیاوازن و ئەجندای جیاوازن یان لە شوێنی جیاواز تەوجیه وەردەگرن لە هەمان کاتدا پارلەمان هەیە کە مەدبەخی سیاسی عێراقە لە چەندین ئەحزابی سیاسی مەقاعدی گەورەیان هەیە ئەوانیش دەتوانن تەوجیه بکەن ئاڕاستە بکەن ڕێڕەوی پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان و بە تایبەت لە مەوزوعی موازنە بینیمان زۆر بە سەلامەتی ئیتفاقی نێوان هەولێر و بەغدا لە ئەنجومەنی وەزیرانەوە هات بۆ پارلەمان بەڵام لە پارلەمانە ئەوەی خراپە بەسەری هێنرا لە حالەتێکیشدا ئێمە دەسەڵاتێکی تریشمان هەیە کە دەسەڵاتی قەزائیە یان بڵێن محکەمەی ئێتحادی و دەستەی دادوەری ئەمانەش لە هەندێک حالەتدا ڕۆلیان هەیە لەسەر کێشەکانە بۆ نمونە ئێمە لە وڵاتێکی موسساتیدا ئەگەر بینینە بەرچاومان عێراق ئەگەر وڵاتێکی بە جددی موسسی بە ئەو گۆڕانکارانەی کە پارلەمان لەسەر موازنەی کوردستانی کرد هەمووی بەشی هەرە زۆری نایاساییە هەم پێچەوانەی دەستورە هەم پێچەوانەی قەراری خودی محکەمەی ئێتحادیە هەم پێچەوانەی قەراراتی تریشە بۆیە دووەهەمین شوێن کە بتوانین هانای بۆ بێن محکەمەی ئێتحادیە دەبووایە محکەمەی ئێتحادی سکاڵەکانی پەسەند بکراوە ڕێککەوتنی خاڵەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان لە موازنە بیگەڕاندبەوە بۆ ئەو ئێتفاقی کە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران بارزانی و سوودانی لەسەر پشکی هەرێمی کوردستانە کردبوون لە موازنە بەڵام محکەمەی ئێتحادی بە ڕۆلی خۆی هەڵنەستا بۆیە ئەمە وەڵامی ئەو پرسیارەیە ئایا بەڕێز سوودانی پەیوەندیەکی باشی لەگەڵ هەرێمەیە کەسێکی تا بڵێن بە ئەمانەتەوە
دەسەڵاتەکانی بەکارهێناوە لە بەغدا بەڵام بۆچی هێشتا کێشەکان چارەسەر نەبوو سەبەب ئەو تەوزیعاتی دەسەڵاتە لە نێوان مؤسسەکان کەواتە مەسرور بارزانی ئەمڕۆ ئەرکی قورسە جالەوەی لەگەڵ سوودانی و لایەنەکانی حکوومەت کۆوە بێتەوە ئەبێت لەگەڵ ئەو لایەنانەی پێکێنەری ئیدارەی دەوڵەت و چوارچێوەی هەماهەنگیش کۆ بێتەوە بۆ چارەسەرکردنی زۆربەی کێشە کاک مەسرور نەک ئەوڕۆ هەموو ڕۆژ ئەرکی قڕس بووە ئێمە دوێنێنە پێر لە چەند پرۆژەیەکی گرنگ و استراتیژی کردەوە کە ئەمە تەنها لە کەسانێکی داهێنەری ئیداریەوە دەوەشێتەوە ئەم ڕۆژ هەر بێگومان ئەرکی قورسە ئێمە دەبێ هەمومان پاڵپشتی لە جەنابیان بکەین ئێمە ئەوە جەنابیان بەجددی وەکو برا گەورەیەک سینگی داوەتە بەر چارەسەرکردنی کێشەکان لە چوارچێوەی دەستوردا بەبێ هیچ خۆ بەدەستەوە دانێک ئێمەش دەبێت لایەنە کوردیەکان نوێنەرانی کورد ئەحزابەکان دەبێت پەیام بۆ جەنابیان بنێرین و پێی بڵێن ئێمەش بەدواتەوەین بە هەموو هێزێکەوە لەگەڵ ئەم فکرەیەی چارەسەرکردنی کێشەکاندان خۆشمان بەدەستەوە نادەین ئەوەی پێویست بێ دەیکەین ئێمە بینیمان چەندین قەرار هەیە موازنە هات کەچی کێشەی موچە هەر چارەسەر نەکرا قەراری مەحکەمەی ئێتحادی هات وتیان لە بەغداوە موچە دەدرێ و لە هەموو مەسروفاتی ترجیا دەکرێتەوە بە هیچ شتێکیش نابەسرێتەوە سیرکەن ئەوە دوو بەیانی ئەبێتە مانگی 6 هێشتا موچەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی مانگی 4 نەهاتووە بۆیە تەحەدیات و تەداخڵاتێکی نایاسایی و نادەستوری هەیە دەبێت لێرە من دڵنیام جەنابی سەرۆک وەزیران ڕێکەوتنی باش ئەکات لەسەر مۆزوعی کێشەی موچەی هێزە ئەمنیەکان بە تەواتی چارەسەر بکرێت اینجا موچەی سەرجەم فەرمانبەران کە ناکرێ هەموو مانگێک پێویستی بەوە هەبێت جارێکی تر شەڕ بکرێتەوە تەداخل بکرێتەوە لۆبی بۆ بکرێت تا مانگانە موچە دێنەوە مەسائلی نەوت هەیە مەسائلی جەداولی موازنە هەیە لە پەرلەماندا هەموو ئەوانە پێویستی بەوە هەیە کە ئەمڕۆژ جەنابی سەرۆک وەزیران وەکو ئەو سەردانەی ئەگەر هەڵە نەبم لە مانگی سپتەمبەری ساڵی ڕابردوو بۆ بەغدا کردی بەدەیان کۆبوونەوە لە بەغدا نەتیجە ئەوە بوو 3 موچەی لە بەغداهێنەوە ئەو بابەتانەی ئەمڕۆ لە ڕۆژەفدان لە بەغدا وەکو ئاماژەم پێدا موچە و هەروەها مۆزوعی تەوتین مۆزوعی نەوت و گاز یان هەناردەکردنەوەی نەوتیارێمی کوردستان لەگەڵ مۆزوعی جەداولی موازنە ئەوە دەخوازێت کە ئەمڕۆژ جەنابی سەرۆک وەزیران لە بەغدا شەونەخوونی بکە بۆ ئەوەی جارێکتر بەلاڕێدا نەبرێن زۆر باشە لە قسەکانە لە کۆی گشتی قسەکان زۆر لە هەرێمی کوردستانەوە ئەمڕۆژ سەرۆک وەزیران لە تویتێکە ئاماژەی بە چارەسەرکردنی کێشەکان بە پێی دەستور کردووە ینی چەند ڕۆژێکە ئەم قسەیە زۆر ینی ئەوە کرێتەوە ئەو ترێتەوە پێشتریش هەرێمی کوردستان ئەم قسەی هەر کردووە پێتان وایە لە بەغدا باوەڕیان بە دەستور نەماوە بۆیە لێرەوە ئەمەە ئەم بابەتە دووبارە ئەکرێتەوە یان نەخێر لە دەستور لایەن دا و یانوێ بیانێنەوە سەر ڕێڕاست حتمما زۆربەی مادەکانی دەستور ئەساسیاتی دەستوریان ماهیەتی دەستور جێبەجێ نەکراوە ڕۆحی دەستور کە لە چەندین لە سیستەمێکی سیاسی خۆی ئەبێنێتەوە جێبەجێ نەکراوە لە بەرامبەر هەرێمی کوردستان ئەسلەن هەر دەستور کە ئەنەما نییە هەر ئامانجیان ئەوەیە بگەڕێنەوە بۆ ببورە بۆ مەرکەزیەت و دوور بکەونەوە لە فیدراالیەتدا زۆر جار زۆر پێشنیار دەکرێت یان داوا دەکرێت یان قەرار دەردەچێت لە دەستورە دوورە لەگەڵ دەستورە یەک ناگرێتەوە جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی بەوەدا چارەسەرکردن لە زمنی دەستور ئێمە دەبێت وەکو کورد بە هەموو دەسەڵات و ئەحزاب و لایەن و هاوڵاتیانەوە ئێمە یەک داواکاریمان هەبێ ئەویش ئەوەیە دەستور چونکە هەر شتێکی بۆ ئێمە بیکەن لە دەرەوەی دەستور ئەگەر ئەم ڕۆژ وا دیار بێت وا دەربخات کە لە بەرژەوەندی ملەتی کوردە مادام وەک دەستور نیە دڵنیابن لە بەیانی لە زەرەری ئێمەدا بۆیە باشترین حەل دەستورە ئەگە هەر شتێک دەستوری نەبێ ئێمە نامانێ بەداخەوە ئێمە زۆر جار دەبینین هەندێک داواکاری دەکرێت لە بەغداوە دەستوری نییە ئەسلەن نە لەگەل فیدراالیەت دەگونجێ نە لەگەل لاومەرکەزیەت دەگونجێ نە لەگەل دەستوری عێراق دەگونجێ
حتا لەگەل هەندێک یاسا و ڕێنماییەکانیشان ناگونجێتەوە بەڵام هەندێک لایەنی کوردی بەداخەوە دێن پاڵپشتی لەو داواکاریە بەغدایەکەن ئێمە هەمیشە یەک پەیاممان هەیە ئەوەیە هەر داواکاریەک دەستوری نەبێت جا چ ئی هەرێم بێت یانیش ئی بەغدا بێت دەبێ خۆی لێ بە دوور بخین ئێمە دەبێت پشتگیری لە دەستور بکەین دەستور تاکە چارەسەرە ئەحدێکی کۆمەڵایەتی نێوان تەواوی پێکاتەکانە چارەسەری دوورمەوداشە نەک ئەمڕۆ جوان دیار بێ و بەیانی کارەساتمان بۆ بێنێتەوە زۆر باشە گرنگترین ئەو پرسانەی کە سەرک وەزیران ئەمڕۆ قسەیان لەسەرکات دیارە وەکوتمان بودجە و موچە و ئیمتیازاتی هەرێمی کوردستانە لە ڕۆی داراییەوە بەڵام دوێنێش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە سەرکە وەزیرانوتی هەر ئەمانە کێشە نی هەر ئەمانە تاکە کێشە نین لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ژمارەیەکی دیکە کێشە و گرفتمان هەیە یەکێ لەوانە بەڕێزە ئاماژە بۆ کرد هەناردەی نەوتی هەرێمی کوردستانیان دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە کە زیاتر لە 14 مانگە ڕاگیراوە ئێستا پێشڤەچوونە هەیە حکوومەتی عراقی داوای کردو کە کۆبوونەوەی سێقاڵی لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیاکانی بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت پێت وایە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند نتوانێت بێتە ڕێگە خۆشکەر بۆ خێراترکردنی ئەو هەنگاوەی کە ئەمانە کۆبنەوە بەیەکەوە بگەنە ڕێگە چارەیەک ئەگەر لە بینی کەوانەیەکە ئەو بڕێی کە بۆ دەستحەقی کۆمپانیا نەوتەکان لە یاسای بودجەدا دەستنیشان کراوە نەبێتە کێشە و بربەست لە بەردەم ئەم گرفتە خۆی مۆزوعی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەروەک دەبینن تورکیا ئامادەیە هەرێمی کوردستان ئامادەیە بەغداش بەزارێکی ئامادەیە بەڵام کەچی لە واقعدا نەوتەکە هەناردە نەکراوەتەوە هۆکارەکەی کۆستی بدەرهێنان و گواستنەوەی نەوتە ئەم کولفەیەی کە لە موازنەدا دەستنیشان کردووە ئەسەن واقعی نییە لە بەرامبەر بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان بۆیە ئەگەر بە جددی نیەتی چارەسەرکردنی ئەم کێشەیە هەبێ بە جددی بەغدا گەڕەکی بێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە یەک چارەسەر هەیە کۆستی بەرهەمهێنان و دۆزینەوە و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان زیاد بکات ئەمە تاکە عیلاجە بەبێ ئەمە ناکرێت بەزارێکی دەڵێن لە گەڵی داین و هەویلدا ئەمە نابێت ئەوەی دەکرێت ئەوەیە چارەسەرەکە بە واقعی کۆستەکە زیاد بکرێت و تێچووەکە وەکو خۆیان بدرێتن ئەمە حتمما وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەم مەوزوعە دێتەوە پارلەمان یانیش لە ئەنجومەنی وەزیرانیشدا پێویستی بە دەنگ هەیە مادام پێویستی بە دەنگ هەیە دەنگەکان هەم لە ئەنجومەنی وەزیراندا هەمیش لە ئەنجومەنی نوێنەراندا دابەش کراون بەسەر کۆمەلە حزبێکی جیاواز هەر یەکە و تەوجیه لە حزبەکەی خۆیان وەرەگرێت بۆیە سەردانی جەنابی سەرۆک وەزیران بارزانی دەتوانێت تەئسیرێکی زۆر باشی هەبێت بە سەردانکردنی ئەو لایەنە سیاسیانە و قەناعەت پێئینانی و ڕازیکردنی بەوەی کە پاڵپشت بن هاوکار بن دیجی ئەم هەنگاوە نەوەستنەوە بۆ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ڕاستەوخۆ تەئسیری لەسەر پرسی موچەش دەبێت ئەو دەنگە نەشازانەی کە لە بەغدا بە نافی ڕالی بیر دەکەنەوە یان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موازەفەکانیشی بە بەشێک لە عێراق دانانن کە گوایە لە نەوتی بەسڕەوە دەدەن بە بۆچی دەدەن بە خەلکی هەرێمی کوردستان ئەگەر نەوتی خۆمان هەناردە بکرێت ئەم قسەیەش بێدەنگ دەکرێت و ئێمەش وەکو هەموو وەک بەسڕا و وەکو هەموو پارێزگا نەوتیەکانی عێراق نەوتی خۆمان دەفرۆشین و بەشمان هەیە لە دابینکردنی داهاتی گشتی لە عێراقدا زۆر باشە خشتەکانی یاسای بودجە هیچ گرفتێکی لەسەر هەیە بۆ ئەوەی ینی بێتە بربەست لەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە نێردراوە بۆ پەرلەمان تا ئێستا لەبارەی هەرێمی کوردستانەوە هیچ گرفتێکی وای نییە بەڵام دیسانەوە لەسەرەوەش دەنگی نەشاز هەیە حتمما دەنگی نەشاز هەیە لە ئێستاوە تۆڕێکی ئیعلامی هەم لە نێو پارلەمان هەم لە دەرەوە دەست پێکراوە لە دژی هەرێم خوێندنەوەی زۆر غەلەت دەکەن لێکدانەوەیەکی زۆر ناڕاست و بێبنەما بۆ حسەی هەرێمی کوردستان و ئەرقامەکانیان دەکەن لە کاتێکدا ئەگەر بە پێی دەستور بێ حتا ئەو ڕقەمانەی کە لە خشتەکانیش داهاتوە هێشتا کەمترە لە حسەی هەرێمی کوردستان لەلایەکی دی بابەتی کیوشەی ئینفاق فعلی هەیە ئەمە جارێکی تر کێشەیە دەبێت چاوەڕێ بکەین بزانین یعنی ئەمە نابێتە ئەو ئەرقەمانە کە دەستنیشان کردووە لە وەقعا ڕوونادات چکە کەلیمەی ئینفاق فعلی هەیە نسبەی ئەوەی کە بەڕاستەقینە خەرج کراوە ئەم نسبەی لێ دەدرێت
هێشتا هەموو ئەوانە پێچەوانەی دەستورن بەڵام دەبێ ئەم جەداولانە پەسەند بکرێ یعنی کارەساتە لە عێراقدا ئەوە داخلی ناوەڕاستی 24 دەبین هێشتا موازنەی 24 پەسەند نەکراوە لە 23 لە 12 موازنە پەسەند کرا تقریبا بانگی هەشتیش لادەوێشتا نەچووە بواری جێبەجێکردن ئەم خولەی کابینەی وزاری لە بەغدا پلان و استراتیجیەتی وەزارەتی دارایی زۆر لاوازە و لە ئاستی پێویستدا نییە دەتوانین بڵێن پاشەکشەیەکی گەورە کراوە لە وەزارەتی داراییەوە ڕەنگە ئێستا دەرفەت دەبێ بە تەفاسیلی باسی بکەین یەکێک لە نمونونەکان فەشەلهێنانی موازنەی 23 24 25 زۆر باشە ئینشەڵا لە دەرفەتێکی دیکەدا ئێمە توانین باسی بکەین بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس.